بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لە ئەڵقەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵەوەی بەڕێز داین. لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ بەڕێز دوکتۆر حوسێنی خەلەقی، مامۆستای زانکۆ و هەروەها نووسەر و وەرژێر ئەندامی پێشووی کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران. کاک دکتۆر بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس بۆ هاوکارەکانت. دکتۆر، لە هەڵقەی پێشوودا باسی کۆنگرەی شەشمان کرد. ئێوە حیزبی دیموکرات تەنها کۆنگرەی 4 و 5 لە ڕۆژهەڵات بەستووە، وانە؟ ئیتر کۆنگرەکانی تر پاشەکشە کرابوو بۆ دەرەوە یاخود کۆنگرەی 6 لە گەڵاڵە بوو. کۆنگرەی 6 لە گەڵاڵە، حوتیش لە گەورە دێبوو. بەڵێ. لە کۆنگرەی حوتە چ گۆڕانکاریە کرا؟ یەکێ لەو شتانەی کە زۆر زۆر باسی ئەکرێت و لیستی فیکس هاتۆتە پێشەوە و دکتۆر قاسملوو بە چ مەبەستێک ئەوەی کرد؟ ینی بۆچی لیستی فیکسی هەبوو؟ تۆ لە لیستەکەی ئەوە بووی؟ نا، لە کۆنگرەی 8 مەسەلەی فیکس. لە کۆنگرەی 8 بوو؟ بەڵێ. ئەی لە کۆنگرەی حوتە؟ لە کۆنگرەی حوتە نەوعی ئاشتی کرا، کێشەکە هەر بوو. بەڵێ. بڕیاردرا کە نەوعی تەفاهمیان کرد بە یەکە و دوو جەناحەکە. بەڵێ. دوو باڵەکە تەفاهمیان کرد بە یەکەوە، لێکدابڕانەکە نەکرا و نەوعی ئاشتی کرا لە کۆنگرەی حوتە. باش بوو. بەڵێ. ئەی لەسەر شەڕی دیموکرات و کۆمەڵە هەر هیچ نەکرا لەوێ بڕیار نەدرا کە شەڕ قسا کرا، بەڵام شەڕ هەر بەردەوام بوو. شەڕ هەر بەردەوام بەداخەوە شەڕ هەر بەردەوام. هەتا زەمانی دکتۆر شەرەفکەندی یەکلایەنە ئێمە ڕامانگەیان کە شەڕ ناکەین. بەڵێ. لە کۆنگرەی 8 ئەی لە کۆنگرەی 8 چی ڕوویدا؟ لەوێ باسی لیستی فیکس سەکرێ. ئەم لیستە لە کۆنگرەی 8 دکتۆر قاسملوو لیستی فیکسیدا. چییە لیستی فیکس؟ چییە بۆ لیستەوەیە جەماعەتێکە خاتە ناو لیستەکە وەڵێ بەمە دەنگی ئەرێنی یان نەرێنی بدەن. بەڵێ. بەم چەند کەسە ئیتر کەسێک مافی ئەوەی نییە خۆی هەڵبژێرێ بەربژێر بکە. کەسی تر لەو لیستە بۆی نەبوو، ینی خۆی هەڵبژێرێ خارج لە لیستەکە. خارج لە لیستە. تۆی تێداوی لە لیستەکەیە؟ تۆ لەو لیستەیە بووی؟ لە ئەوەڵەوە نەبووم من لە لیستە. لە ئەوەڵا نەبووی؟ لە ئەوەڵەوە مخالف بووین لەگەڵ ئەوە کە لیستەی فیکس هەبێ. بەڵێ. من یەکێک لەو کەسانە بووم کە پێم خۆش نەبوو بە لیستەی فیکس کۆنگرە بەڕێوە بچێ، هەڵبژاردن بکرێ لەگەڵ جەماعەتێکی کۆمیتەی ناوەندی پێشوو. بەڵێ. وەکو کاک حەسەنی ڕزگار و وەکو کاک سەدیقی بابایی و خوا لێ خەش بوو ئەبوو بەکری ڕاد و ئەو جەماعەتی کاکاشم و کاکە جەلیل و ئەو جەماعەتە فەتاح کاویان و ئەی مامۆستا عەبدوڵڵای حەسەنزادە ئەو بێلایەن بوو. بێلایەن بوو؟ بەڵێ، هەم لەم لا بوو هەم لۆ لا بوو، لە هیچ لایەکیش نەبوو. بەڵێ. ئەو بێلایەن بوو. بەڵام دوای پێش هەڵبژاردن ڕۆژێ پشودان درا پێش هەڵبژاردن دکتۆر قاسملوو منی بان کرد، وتی دکتۆر بۆ یەکەم جار خزمەتی بە حیزبەکەت بکە. بۆ یەکەم جار؟ گاڵتەیە کرد، قسەی خۆش بووەوانەوە. منیشتم فەرموو لە خزمەتدا، وتی کاک جەلیل گادانی نامەیەکی بۆ من نووسیوە، کوتوویەتی من پەشیمانم لەگەڵ ئەو برادەرانە نیم، دێمەوە ناو لیستەی فیکس و ئەوە، ئەتۆش لەگەڵی بڕۆ لەگەڵ حەسەنی ڕزگار و فەتاحی کاویان قسە بکەن بە ئەوانیش بێنەوە، حوسێن مەدەنی ئەو سیانە. وتم باشە بەچاوە. وتم دێ باشە چی بێژین چی جاوتی؟ هەرچ هەموو شتێکم بە جەلیل وتووە. من و جەلیل چوین سەربانێ بوو، چوینە سەربانەکە، ئەو سێ کەسە پیاسەیانە کرد. کاک جەلیل باسەکەی مەترح کرد، وتی من و دکتۆری ناردێ دکتۆر قاسملوو وتی بێنەوە ناو لیستەی فیکس و با حیزبەکە تێک نەچێ و هەڵوێست مەگرن و با کۆنگرەکەمان تەواوکەین و ئەوانە. حوسێن مەدەنی وتی بە شەرتێ دینەوە دوانمان کاتە دەفتەری سیاسی. دکتۆر قاسملوو دوانمان کاتە دەفتەری سیاسی. منیشتم مەسەلەن کێ؟ حوسێن مەدەنی وتی مەسەلەن تۆ. وتم من شووتی بە شەرتی چەقۆ ناسێنە، من نا حیزبایەتی بە شەرتی کۆمیتەی ناوەندی و دەفتەری سیاسی ناکەم، حیزبایەتێک بۆ من مەترح نییە. وتی دەی با من و کاک فەتاح من و ئەوانە بکاتە ئەوانی.
منیش نەمەزانی ئەی کایانایکە کاک جەلیل وتیە نا لە کومیتەی ناوەندیە ڕێگایان نەدەم بەڵام نایان کەمە دەفتەری سیاسی حەسەنی ڕزگار نەها حەسەنی ڕزگار ئەوە جزۆ هیچ لیستەیە نەبوو لە لای دکتۆر قاسم و دکتۆر شەرەفکەندی وەڵا ئەوانیش تویان نەمان کاتە دەفتەری سیاسی نایکەی ناینە ناو لیستەی فیکسە لەو وەختە ئێمە قسەمانە کرد و کە گەرەکمانەوە بگەڕێنەوە پلەکان بوو کۆماچ بووە چووە سەرەوە کاک حەسەنی ڕزگار هاتووتی ها ئاغا لەگەڵمان نیت و جێژوانیشمان بۆ دانی ئەمرت دەمێنێ بۆ وا دەکەی منیش چیچم نەوتم بڕۆ هەروە لاتاوێکم پیاداوتم بڕۆ لاچوو هاتینە خوارەوە نیم ساعتێکی پێچوو کاک جەلیل چوو راپۆرتەکەی دا بە دکتۆر دکتۆرم نەدیەوە لە دوایەوە دوای نیم ساعتێ وتی دکتۆر گوتم ئاوتی وەرە لە لامەوە ڕاکشی چێوتی کاک جەلیل گوتم بۆ ڕاکشم 3 ڕۆژە خێزانەکەت بەجێ هێشتە تەماعە لە منی بەدبەخت کردووە ئەخەت ڕاکشم چ بکەم کوتی دەدات تۆ لەسەر یارە نانی خۆتی بێ بەڵابی ڕاکشە قسەم پێتە یانێ بۆ ئەوە خەڵکی تر نەبیستی چون هۆدەیە بوو 7 نەفەری تیا بوو هەرکە بەتانیەکمان درێژ کردووە و ماڵمان ئەوە بوو گوتم چییە وتی من نامەیەکم نووسیوە لە دکتۆر قاسملوو کە نامەی پێشوم قبول نییە ئەم نامەمە قبولە و پاشەکشەم کردە چوومەتەوە لە ئەو برادرانە مخالفی تویش وەرە بیکە نامە بنووسە وتم دێ من نامەی ئەوەڵم نەنووسیە دووەم بۆچی بنێرم بنێرم بە دوایە کەچی من کارم بەسەر ئەو شتانەوە نییە کە تێگەیشتم مەسەلەی پۆست و پلە و پایەیە نە مەسەلەی کێشەی نەتەوایەتی و هەرکە گەڵاڵێکی هەیە بۆ ڕزگاری نەتەوەی کورد کێشە ئەو جار چوومە ناویستی فیکسە کە کومگەرە بۆ بربژێرەکان دەستیان دەست بەرزەوەکەن من دەسم بەرزەوەکردایان لە دەسم خستیانە خوارە هەردوو دەسم بەرزەوە کرد منی چوومە ناویستی فیکسە بەڵایکەدا هەڵبژاردن کرا ئەو جەماعەتە 6-7 کەس کومیتەی پێشوو ئیتر نەهاتنە دەباتی ئەوە 25 کەس بین بووینە 18 کەس یەک دوو جوانی تازە هاتن و ئەوانە و کاک دکتۆر فەرمووی ئەو وەختە لەو کاتەوە تا ئێستا ئێمە دکتۆر خەلێقیمان ئاوتسایدر کردووە هەر بە کەلیمەی ئینگلیسی ئاوتسایدر کردووە لەمەوە بەدواوە ئەبێ بێتە ناوە بەو حاڵەیش لە دوای ئەو حاڵەتیشە ئاوتی ئاوتسایدر هەر کرام قەت هاتمە ناو هەر لە دەرەوە بوو بەس دکتۆر بۆچی تۆ هیچ وەختێ نەبووی بە مەکتەبی سیاسی خۆت نەدویست یا خۆت نەیانەکردی من هەموو جارێک لە پلینۆما خۆم کاندیدا کرد بەڵبژێرە کرد بۆ دەفتەری سیاسی بەڵام دەنگم ناهێنا جەماعەتێک کە پێکەوە بوون ئەوانە پیان خۆش نەبوو من مەکتەبی سیاسی لە پێشە قسەیانە کرد کە دەنگ بە خەلیقی مەدەن دەنگیان بە خەلیقی نادا خەلیقیش پەکی ناکرد خەلیقی پێشمەرگەیش بوو ئایار فەرقی نەبوو دەوری دکتۆر سعید شەرەفکەندی چی بوو چونکە ئەو بوو بە جێگری شەید قاسملووانە چەند جارێ بوو چەند جارێ مامۆسا بوو چەند جارێ ئەوە بوو مامۆسا عەبدوڵڵا بەهەرحاڵ دکتۆر شەرەفکەندی دوو دەوری هەیە دەورێک کە دکتۆر قاسملوو زیندووە هێشتا شەید نەبووە بەهەرحاڵ حاڵەتێکی ئاوای هەبوو کەمتر خەڵکی جەزبە کرد بۆ لای خۆی یا بۆ لای حیزب زیاتر لە خۆیان بوو زیاتر زۆر تووڕا بوو جار و بارەوەوانە بەڵام دوای شەید دکتۆر قاسملوو 180 دەرەجە دکتۆر شەرەفکەندی گۆڕا ئەمن پێم وتم تۆ بێ جاران خەڵک ناڕەحەت دەکرێت چوە لای دکتۆر قاسملوو ئێستا ئەگەر تۆ خەڵک ناڕەحەتکەی دەرەچێ لە حیزبەکە ئەبێت تۆ سنگت بەرفراوان بێ ئەبێت تۆ وەخوا هەڵ ناگرێت بەڕاستی هەتا شەهیدیش بوو خەریک بوو جێ دکتۆر قاسملوو پڕ بکاتەوە بەڵامی تر بەداخەوە چوو ئەو لە کاتی گفتوگۆیان نەبوو وانە گفتوگۆی کوێ گفتوگۆ لەگەڵ ئێرانە نەبوو کە شەهیدکرا هیچ عەلاقە و شتیوان نەبوو هەتا دکتۆر قاسملوو لە کۆبوونەوەی ئەوەڵا کە داهانیشێ لە ڤیەنا ئەڵێ بۆ جاری دووەم دکتۆر شەرەفکەندیە نێرم ئەڵێ نابێ ئەبێ خۆت بیت چونکە خۆی فتوای کوشتنیان دابوو ئەوە سیگناڵەکان بەهەرحاڵ وەڵام من ویستم بە جیا پرسیاری ئەوە لێ بکەم بەڵام مادام هەر باسی شەهیدکردنی دکتۆر قاسملووەکەین
حیزب بەگشتی یان یاخود کۆمیتەی ناوەندی و مەکتەبی سیاسی حیزب ئاگاداری ئەوە بوون کە ئەو گفتوگۆیاکرێ دووبارە بەڵێ بارێکی دکتۆر دانیشتووە مام جەلال هەیە هەواری بۆ میدیەن هەیە بەڵێ لەبێ دانیشتووە لەگەڵ نوێنەرانی جمهوری ئیسلامی قساکە بەڵێ بێجگە دەفتەری سیاسی کۆمیتەی ناوەندی ئاگادار نییە بەڵێ جاری دووەم کە دکتۆر گەڕایەوە باسی کردوتی قسەم کردووە و قەرارە جارێکی تر بڕۆمەوە و ئەو وەختە کۆمیتەی ناوەندی ئاگادار بوو ئێمە شتمان وتوێژەکەی با پۆلیس بزانێ با خەڵکی کوردستانیش بزانێت لەسەر چی قساکەی بۆ شەرتە بڕۆرە قسە بکە ئەیتر چووەوە نە پۆلیس زانی نە خەڵکی کوردستان و بەرنامەی خۆیان ئیجرا کرد و دوکتەر تیاچوو ڕۆڵی یەکێتی و مامجلال چی بوو لە ڕۆڵی یەکێتی و مامجلال لە ئەوەڵەوە دانیشتنیان ڕۆڵی مامجلال و نەوشێرەوان بەیەکەوە بوون بەڵام دوای ئەوە نوێنەرانی ئێرانی مامجلالیان ڕێگە نەداوتیان مامجلال ئیفشایەکە کۆبوونەوەکەمان یعنی ئەوە سیگناڵی ئەوەڵ بوو سیگناڵی دووەم بێجگە خۆت کەس نێت بۆ وتوێش یعنی بە ئاشکرات کتویانە کە ئێمە بەرنامەمان هەیە بتکوژین دکتۆر قاسم و بۆ هەموو زیرەکی و زانایی و تێگەیشتویە و ئەو فکرەی نەخوێندەوە چوو دانیش لەگەڵیان ئەی حیزبی دیموکرات لەسەر هەڵوێستی حکوومەتی نەمساوانە ئەمە احترازی زۆرمان کرد خەرجێکی زۆر و وەکێڵ و هیچ نەتیجەیەکی نەبوو بەخوا زیاتر لە 300,000 مارکی فەرانسی خەرجی ئەو کەیسەی دکتۆر قاسم دوو بوو بەس ینی نەگەیشتە هیچ نەتیجە ئەزانی بۆ نەگەیشت لەبەرەوە حکوومەت ئێران نەفتی بە حکوومەتی بلژیکەدا بە نرخێکی هەرزانتر مامەڵە کرا ینی خوێنی دکتۆر قاسم بوو بە وەچل مساڵحەی ئێران و بلژیک یا نەمسا ئۆتریش بەڵێ کەواتە بە خوێنی کوردەوە بازرگانی کرا ئایرە بازرگانی کرا بەداخەوە ئەوە بێشکەی شارستانیەتی ئەوروپا بە ئاشکرا زانیان ئەوان کوشتیانە ئەی لەسەر کەیسی کوشتنی شەرەفکەندی ئەوی شەرعینە شتەیانی نەعینی چت نییە ئەڵمان قازیەکانی ئەڵمان قاتڵەکانیان کرد مەحکومیان کرد هەموو ڕێبەرایەتی ئێرانیان مەحکوم کرد و باڵوێزەکانی سەراسەری ئوروپا لە تاران کشانەوە هاتنەوە 2-3 مانگ نەچوونەوە بووە بێ ئەو حکوومەتی لە ڕاسی خامنەی و جەماعەتی مەحکوم کرد و حکومەکەی بە ئاشکرادا کاوە ئێرانە و کارێک کردووە و گەورەترین خزمەتی بەشەریەتی کردەوەدا یعنی قازیەکە وەڵامی حکوومەتی نەداوە حکوومەت جوابی حکوومەتی نەداوە هەتا گەیشتە تا 70-80 جەلسە کۆبوونەوەی گر هەتا گەیشتەوە ئاکامەکە لەسەرەوە خەت دراوە کە دکتۆر شەرەفکەندی بکوشن دکتۆر ئەو هاوڕێیانەیەوە کە جیابوونەوە دوایی حیزبی دیموکراتی کوردستان ڕابەرایەتی شۆڕژێریان دامەزران ئێوەتان زانی کە خەریکی کارێکی ئاوهان هیچ هەوڵێک نەدرا لەگەڵیان کە حیزب دروست نەکەن ناخۆ دانیشتن زۆر بوو 2-3 جار بەر لەوە هەر بە تەواوی بڕۆن دانیشتن چەندین جار دانیشتن کرا ئەوان داوای کنگرەی ئاوارتەیان کرد سەر لە نوێ کنگرە بگیرێنەوە و دوای دکتۆر قبولی نەکرد دوای کاک جەلیل چووە لای دکتۆر هەتا دکتۆر ناڕەحەت بوو وتی دۆستەکانمان ڕەفیقەکانی قەدیممان نابێ ئێمە لە دەست بدەین دکتۆر دەستی کرێ دریان ناڕەحەت بوو وتی نابێ ئێوە بڕۆن و چییە دانیشن بربەرەکانێ بکەن کاری تەشکیلاتی خۆتان کەن بۆ کنگرەیەکی دیکەەوە شتێکی ئاساییە لە ناو کنگرەی حیزبێکە بلبلانەی بوێ لەسەر ئەوانە بەڵام قبولیان نەکرد چوونە خوارەوە کاک حەسەنی ڕستگار ئەڵێ گەر کۆمەڵە نەبووە ئێمە نەمانەتوانی حیزب دروستکەین چونکە هاوکاری زۆریان کردوون مجاهدین زیاتر کۆمەکیان مجاهدین زیاتر کۆمەکیان کرد تا کۆمەڵە دوای کۆمەڵە لە دوایی یایتر ئەوان پەیوەندیان لەگەڵ حکوومەتی عێراقیش بەست ئەویش کۆمەکیانی کرد
یعنی کۆمەڵە و عراقیش و مجاهیدین هاوکاریان کرد هاوکاریان البته عێراق درەنگتر لە ئەوڵ و مجاهید کۆمەکی کردن دوای کۆمەڵە بەڵێ دوایش ئیتر ئەوان وەکو حیزب چۆن پەیوەندی بە حکوومەتی بەعسەوە بوو ئەوانش ئەو پەیوەندیانە دامەزران هەتا لە بەغدادا سەرهەنگ قادری بەرپرسی دەفتەرەکەی ئەوە بوو هەدەکا بوو ئەوانەی کە جیابوونەوە. بەڵێ کاک دکتۆر ئەگەر ئەو پرسیارە بکەم بۆچی تون چوونە سەر ئەوان ینی بەیاناتی خراپتان لەسەر ئەوان دەرکرد ئەوان وەڵامیاندانەوە ینی ئەگەرەوە نەبووە شەڕ دروست نابوو لە ینی شەڕ دروست نەبوو لە بینی ئێوەوانە زانی وەختێ تۆ جیابیتەوە ئەچیتە خوارەوە ئەچیتە شوێنێکی تردا ئانیشی بەڵێ و هۆی جیایەکەدا ئەەکەیتە نادێموکرات بوونی حیزبی دێموکرات پێشێلکردنی دێموکراسی تاوانبارکردنی ڕێبەرایەتی تازای حیزب و ئەوانە تەبیعەتە نەبێ چاوەڕوان بی وەڵامت بدەنەوە دیارە وەڵامەکە ئایا وەڵامەکە مناسبە لەگەڵ هەڵوێستەکە یا تونترە ئەوە باسێکی ترە بەڵام تۆ وەختێ دەڵێ لەبەر ئەوە من جیابوومەتەوە کە دموکراسی لە ناو حیزبان نەبووە باشە بۆ خۆت ئەندامی ڕێبەرایەتی بوو یا کە دموکراسی نەبوو بێ تۆ بەشێکی لەوەی کە دموکراسیت پێشێل کردووە یعنی تۆ نابێ من تاوانبارکەی کە لە من جیابوویتەوە دموکراسی نەبووە بەس زۆربەی ئەوانەی کە جیابوونەوە ناویان لەو لیستی فیکسەیە هەبوو یا نەبوو ناویان نەبوو ئەیکەواتەیتە دیموکراسی چۆنە بێت ئەوە نادیموکراسی نییە کە ئەوانە وەکو تۆڵی ئاوت کرابوون باشە ئەو دکتۆر قاسم بێ هەر لە عینی کاتاوتی ئەوان کاک حەسەن وتی ئێمە لیستەیەک پێک دێنین دکتوریشی تێدا بێ هەردوو لیستەکە خەینە دەنگدان دکتور وتی من هەر لە یەک لیستە دانیشم قسەی دموکراسی لە ناو حیزبانە بوو لەگەڵ زمانێکی بچووکە کە کنگەراگیری دوشتی جیاوازە دموکراسی ناو حیزب پانوبەرین لە درێژایی مێژوودا یەک دموکراسی لە کنگەرەی شەشە مەسەرەن کامیان پێشێل کراوە ئەو ئەڵێ لە ناو حیزبا دموکراسی نەبوو بۆیە جیابووینەوە ناڵێ لە کنگەرەی شەشە دموکراسی نەبوو. بەڵێ دکتۆر حەزەکەم باسی یەک دوو کەسایەتی لەگەڵا بکەم هەرچەندە ڕەنگە لە بابەتەکەی کۆنگرەکانیش دوورەکەوینەوە تۆزێ بەڵام یەکێ لەو کەسایەتیانەی کە تۆ زۆر لە نزیکەوە ناسیتە سالم خانە سالم خانی سادق وەزیری ئەم پیاوە پیاوێکی چۆن بوو حەزەکەم بۆ مێژوو باسی بکەین ئەمە یعنی ئەڵێن زیاتر ئەوەندەی بەخەم ئێرانەوە بووە نیو ئەوەندەش بەخەم میلەتەکەی خۆی و کوردستانەوە نەبووە. سالم خان قازی دادگستری بوو قازی حاکمی ئەوە بوو لە دانشگاه پۆستی قەزاوەتی وەرگرتو ماجستێری قەزاوەتی هەبوو قەڵەمێکی ڕەسا و جوانی هەبوو بە فارسیایی نووسی ڕۆژنامەی دەرەکرد ئەندامی حیزبی توودە بوو لە کاتی خۆیان کە دکتۆر قاسم لو لە ناو حیزبی توودا بووە ئەو مامۆستای بووە دۆست بوون ڕەفیق بوون ئەشنا بوون بەڵام ئەو لە دوای ئینقلاب هەموو غەمی خۆی دانا بۆ مەسائلی کوردستان و حتا کاتێک کاتە دەرەوە هاتە سوئیس داوای کرد لە حیزبی دموکراتە وەختی ئێمە لە گەورە دێبووین من لە سوئیس دانانیشین دێم بۆ ناو ئێوە ئەوان قبوڵیان نەکرد. بۆچی؟ معلومە بۆچی جاوە پرسیاری گەرەکە لەبەرەوەی ئەو توودەی بوو نا لەبەرەوەی زانا بوو بەس ئەو ئەویست وەکو میوان لای ئێوە هەروەکو ئەندامشی خزمەت بکە بەڵێ قەڵەمەکەی لە خزمەت کووردا بێ لە خزمەت بەڵام ڕێگەیان نەدا بۆچوونی من وایە لەبەرەوە زانا بوو لەبەرەوە لە کاتی خۆیان مامۆستای دکتۆر قاسم لو بوو کەسایەتیکی گەورە بوو ممکنە من یانێ بێوچوونەکەم ئەوەیە بۆیان تەحمل نەکراوە ڕێگەیان نەدا ئیجازەیان نەدابێت بەڵام ئەوە یعنی دروستە کە بە ڕەسمی داوای کردووە بێ بۆ بەڵێ داوای کرد حیزبی دیموکرات داوای کرد وتی من دێمەوە. دکتۆرە کرێ بڵێن سالم خان بۆکو بڵێ سکرتێری لقی
تو دەبووە لە کوردستانە لە کاتی خۆیان لە کاتی خۆیان لە کاتی خۆیان وەختی حیزبی زیندوو کردەوە بەڵێ ئەو مەموریەتی پێدرا بوو کە حیزب دوای کۆمار تێک چووە بە یەکە سەر لە نوێ هەستەکان دروست بکاتەوە تەشکیلاتەکان دروست کاتەوە کردی بەڵێ سەرکاری لەگەڵ کۆماری ئیسلامیان نەبوو هیچ ینی دانیشتن و قسە و لەگەڵ خۆمەینی ئەوانە فقط ئەو جارە کە نوێنەری ئێمە بوو کە باسم کرد لەگەڵ شۆرای ئینقلابە تاڵەغانی و بەهشتی و ڕەفسنجانی و لەگەڵ خۆمەینیا دانیشتنی نەبووە من دانیشتم فقط لەگەڵ خۆمەینیا جارێکیش دکتۆر قاسم و کاک جەلیل لەگەڵ خۆمەینی دانیشتون ئیتر نازانم کەسێتریان لەگەڵا بووە پێم وایە غەنی بلۆریاریشان لەگەڵا بووە بەڵێ کەواتە بەو تعریفەی تۆ بێت سارمخان خزمەتی دۆزی کوردیشی کردووە هەرەوە نییە کە هەر بە دوای چۆنێک کرد دینی ئێرانەوە بوو بەڵێ سارمخان کوردی زۆر خۆشەویست حیزبیشی خۆشەویست شێخ عیزەدین پیاوێکی ئاینی مەلایەکی بەناوبانگ لە کوردستاندا لە ژیاتی ئەوەی ڕوو لە دیموکرات کاکە بە منطق ئەبوایە وابێ بەڵام ڕووی لە کۆمەڵە کرد ئەوە هۆکاری چییە کەم تەرخەمی دیموکرات بوو یا زیرەکی کۆمەڵە هەردوو لە بەڵێ چۆن هەردوو لە دموکرات حەزی ناکرد تاپۆ دروستکە بەڵێ کەسایەتی بەرز بکاتەوە و ئەخلاقی دموکرات ئاوا بوو خۆی بە خاوەنی کوردستان نەزانی و حەزی ناکرد بنباڵ کەسێ بگرێ بەرزی بکاتەوە و کۆمەڵی زیرەک بوو لە ڕێش و ئاباکەی کەڵکی وەرگرت بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵکی عادی و مسلمان و ئەوانە و دوایش کە ئێمە هاتیینە گەڵاڵە کۆمەڵە بەجێهێشت پێشم وت هەر لە بێژوێ لە منتقی ئالان بوو تەمامسا دەست لە میلەتەکە ببڕێ کۆمەڵە فرەتەدا و هەروایش بوو چۆن وا بوو خۆ تا ئەم ئەخیرانەش وەختی هاتە ئەو بەرەوە لە بەرامبەر فێرگەی ئێمەوە خەریک بوو چادر هەڵدا دوو نەفەری لەگەڵ بوو نەیەتوانی هەروە جلو جاپوتەکەی لەوێ کەوت بوو خۆی و ژنەکەی چادرەکەیان هەڵەداوە کەوت من چاوم لێ بوو بە بەرپرسی فێرگەم وتم چوار پێشمەرگەم پێ بدە تی بۆچی تەوتم ئەیان کوشم بیمتە کارە چییە پێشمەرگەی پێدام چوومە ئەو بەرەوتمەوە چادرانە هەڵدا پێشمەرگەی چادرەکانیان هەڵدا و جێەکەیان خۆش کرد و موکێت و شتیان ڕاخست و چایان دەم کرد و چایخانەیان دروست کرد و لەبان تەپۆڵکەیەکە دوای دانیشتیم تماوسە لە بیرتە ئەو گشتە سانیان بۆ تەدی دەست نەزرە و ێسان ئیسا تەنیا کەوتی هەتا ناتن چادرێکە بۆ بەناوە مەقڕەکەیانە کوتی ئەزانم مامۆستا حەزی لەوە کرد کە ڕێزی زیاتری لێ بگرن ئەو ڕێزە لە ناو دموکراتە نەبوو بەڕاستی بەو شێوە کە ئەو ئارەزووی هەبوو بەو شێوەش کە کۆمەڵە تەزاوری پێ کرد لە ڕیشی مامۆسا کەڵکی وەرەگرت دموکرات ئەو کارەی ناکرد ئەدان بەڵام ڕووی هەمڕەفتە ئەگەر ببینی کارنامەی مامۆستا کارنامەیەکی ڕوون و مامۆستایەکی شۆڕژگێڕ و نەتەوەیی و دڵسۆز و بە شەرەف و کەرامەتەوە سەری نایەوە یادی بەخێر زۆر باشە دکتۆر پشوویەک دەدەین و دوای درێژە بە قسەکانمان باش. دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ دکتۆر حوسێنی خەلەقی کاک دکتۆر باو پرسیارەشکەم ئەوەی کە تۆ لە مامۆساوە نزیک بووی ئیمانی بە مارکسیزم هەبوو؟ نا مامۆسا ئینسانێک بوو هەموو شتێکی بۆ قوتە دەرە مامۆسا موسڵمان بوو مارکسیز نەبوو بەڵام بڕوای بە سۆسیالیستە بوو تۆلێرانس و تەحەمولی هەموو ئیدە و بیر و بۆچوونێکی هەبوو لەبەرەوە کێشەی لەگەڵ بیر و بۆچوونی جیاوازە ناکرد لەمە خیرانەیە کە ئەلبینی پەشێمان نەبوو لە هیچ پەشێمان نەبوو ناوەڵا دوور لەو ئاخرانە و دیتم شتێکم لەسەر مامۆسا نووسی بوو کە داوای کردو بێت من بچم وتە بێژیان بم مەلاکان خۆمینی ببینن کە من چوومە تارانە ئەو چوو بوو قاسمەغای مۆحتەدی بردبووی بۆ ئەین بۆ لای خۆمینی ئیتر من لە بیرەوەریەکانمە ڕخنەم لە مامۆسا کردو کە بەجێم هێشتێ مامۆسا لەوە قەڵس بوو وەکو چی بۆچی ڕخنە لێگرت قەرار بوو من بچمە تاران جەماعەتێ مەلا بە ڕێبەرایەتی مامۆستا
مەلا ئەوڵای محەممەدی سەقز و مەلاکانی دەوروبەری گورمێ و بۆکان و ئەوانە بچین خمینی ببینین بەڵام بۆ ئەوەی من وتە بێژ بم و تەلەفۆنیان لێ کردم لە تەورێزە و سوار فڕۆکە بووم چوومە تاران چوومە ماڵ قاسماغا وەختی چووم ئەوان چوبوون بۆ لای خمینی منیان بەجێشت لەوە قەڵس بووم لە مامۆسا دوایی کە گەڕامەوە لە بیرەوەریەکان مامۆسا خوێندیەوە کوتی درۆکەی ڕاست ناکەی مامۆسا تەلەفۆنی بۆ کردم تیشتی وانە بوو هەر نەهاتووی هەر نەتمتیوە ئەیتر منیشتم شێتی غێبزان لەژێر ناوی شێتی غێبزانە وتم باشە مامۆسا من درۆکەم ماڵی قاسماغام چۆن دۆزیە بۆ هاتمە تارە بۆ دوو شەو لەگەڵ توا بوو بۆ لەوێ ماینەوە لە ماڵ سێ چوار کەسە نێوان بووین بۆ چوینە زانکۆی تاران قسەمان کرد تۆ قسەت کرد من قسەم کرد ئەی من لەوێ چیمەکەن ئیتر تا هەتا یادی بەخێر مامۆستا شێخ جەلال کۆچی دوایی نەکرد قسەمان نەبوو بەیەکەوە دوای مامۆستا شێخ جەلال کۆچی دوایی کرد من چوو بۆ سەرخۆشی ئاشتمیێ کرد بینمان زۆر خۆش بوو لەگەڵ مامۆستا بێ ئەنداز بەڵام مامۆستا لە کاتی گفتوگۆکانیان لەگەڵ ئێرانیەکان لەگەڵ خومینی بە زمانی قورئان بۆ لەگەڵی قسەی ناکرد بۆچی یعنی بە زمانێکی تر زمانێک کە خومینی لێ تێبگا ئەوان قەت ئامادە نەبوون لەگەڵ مامۆستا بە زمانی قورئان قسەکەن دەنا مامۆستا زمانی قورئانی زۆر قەویتر لە خومینیش و لە ئاخوندەکان بوو یعنی ئەوان گوێیان ناگرت مامۆستا کاتێ ئێمە لە وتوێژەکەی شۆرای ئینقلابا قسەمانە کرد ئەبوو یادی بەخێر کاکسارم گوتە بێژ بوو ئەبوو ئێمە ئیجازە وەربگرین لەگەر شتێکمان بێ بێژینی من ئیجازەم لە تاڵەغانی و ڕەفسەنجانی و بەنی سەدر و ئەوانە نەگرت ئیجازەم لە مامۆستا کرد ئیجازەم لە دکتۆر بەهەشتی نەگەر وتم مامۆستا شێعزەدی ئیجازە هەیە من لەگەڵ دکتۆر بەهەشتی قسەمەیە ئیجازە لەبەرەوە ئەوەی کە هی منە دەبێ ڕێزی لێ بکرم بێگانە پەرستی مانای نییە مامۆستام پێ گەورەتر بوو لە هەموویان ئەی دکتۆر بۆ مێژوو کە تۆ حتمما دانیشتون و قسەتان هەبوو ئەوانە لەگەڵ بنەماڵەی بارزانی کێشەی چی بوو کێ دکتۆر شێخ عیزەدینی حوسێنی شێخ عیزەدین بە مام جەلال و بە یەکێتی و نزیک بوو بە کۆمەڵەیشەوە نزیک بوو و ئەو مەجموعە بیر و بۆچوون و دوو ڕێکخراوە لەگەڵ پیادە موقەتی ئەو کاتە کێشەیان بوو شتێکی تەبیعیە مامۆستا کەوێتە لایەنی دژەبەری قیادە موقەت و یا بنەماڵی بارزانی شتێکی سروشتیەوە تۆ چوویتە ناو ڕێکخراوێک کە ڕێکخراوەکە لەگەڵ ڕێکخراوێتتر نێوانی ناخۆش بوو توی چێویتە بەشێ لەو ئەنا وەکو شەخص مامۆستا شێخ عیزەدین هیچ پەیوەندیەکی چاک و خراپی لەگەڵ بنەماڵی بارزانی نەبوو ئەساسەن لەگەڵ بنەماڵە هیچ کەسێ باسی نەکردووە سیاسەتی حیزبی و تەشکیلاتیەکە و کێشە سازەکە دەنا کێ لەگەڵ بنەماڵە سازەکە دکتۆر ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆنگرەی نۆ لە کۆنگرەی نوێە دکتۆر شەرەفکەندیە بێ بە سکرتێر بەڵێ باسی ئەوەت کرد کە گۆڕانکاریەک بەسەر هەڵس و کەوت و بەسەر بیر و باوەڕیشی تەنانەت هاتە بوو یعنی کەواتە ئەوانەی پێشووی ڕەدەکردەوە ئەمە نەبووە هۆی ئەوەی کە نزیک بنەوە لە جەماعەتەکەی تر ئەم گۆڕانکاریە زانی دوو چت ئەبێ لێرە نەزەر بگرین بەڵێ هەتا دکتۆر قاسملو زیندوو بوو بەڵێ دکتۆر شەرەفکەندی زۆر خۆی لە کارانە هەڵ ناقورتان لەبەرەوە پێوا بوو دکتۆر حەلالی مشکلات و لەو کاتەی شاکە ئەوانە جیابوونەوە ئەو جەماعەتێ لە ڕێبەرایەتی یەکێ لەوانە دکتۆر شەرەفکەندی پێخۆش نەبوو ئەو یەکگرتنەوە ببێ ینی ئەوانە مەهابادی بوون کێشەکە هەردوو لایەنەکە مەهابادی بوون دەواقع ینی کێشەی مەهاباد بوو کێشەی مەهاباد بوو کێشەی میلەتی کورد نەبوو ئەوانە حەزیان لە چارەی یەکتر ناکرد ئەوە بکردنەوە بەڵام دوای شەید بوونی دکتۆر قاسملو ئەو ئەرکە قورسە کەوتە سەرشانی دکتۆر شەرەفکەندی من یەکێ لەوانە بووم پێم وتم بەیعەتت پێەکەم ئەگەر خۆت بگۆڕی
وەکو جاران نەبی گۆڕانکاری لە خۆ تا پێک بێنی ئەبمە دەستت ئەبمە چاوت ئەبمە گوێت ئەبمە قاچت ئەبمە ئێرادت ئەبمە مێشکت کارە لەگەڵاوەکەم دە بەرابەری زمانی دکتۆر قاسملوو زیاتر خۆم ماندووەکەم بە شەرتێ تۆ ئاڵە گۆڕ لە خۆ تا پێک بێنی چون ئەرکێکی گەورە کەوتۆتە سەر شانت کۆسمان کەوتووە دکتۆر قاسملوو چووە تۆ بێ ئەو بۆشاییە پڕ بکەیتەوە پڕی کردەوە وەری کردەوە یعنی وەری گرتەوە جێگەی قاسملوو بگرێتەوە زۆر جار مەشوەرەتی بە منە کردبانیە کردم بەڵێ پێشمەرگەکانی بانگە کرد ئەندامانی کومیتە مەرکەزی بڕیاری تاکی نادا ئەگەر جاروبار تووڕب وایە لە کومیتەی مەرکەزیە لەسەر مەسایلێ فەوری پێمانەوت کاکە قەرار بوو تۆ هەمومان جەم بکەیتەوە بەیەکەوە و دەورێکی زۆر باشی گێڕا بەداخەوە لە کیسمان چوو هەر وەختێ لەگەڵ کۆمەڵەیشە ئاور بەسمان کرد یەکسرە لە پرینۆما ڕامانگەیان دایە مرشان مناوتی دکتۆر ڕازی بوویت خۆشحاڵ بوویت کوتم دکتۆر گیان تەنیا من خۆشحاڵ نەبوو میلەتی کورد لە ڕۆژهەڵاتا خۆشحاڵ بوو کە برادەر کوشی نەما بەڵام برادەر کوژی لەگەڵ جەماعەتەکەی تر هەر بەردەوام بوو برادەر کوشیکی وانە بوو مشکلەکە بەداخەوە مەبەستمەوەیە دکتۆر شەرەفکەندی ڕێگر بوو لە یەکگرتنەوەی ئەو دوو باڵە ئەتوانین بڵین پێخۆش نەبوو پێی خۆش نەبوو دکتۆر تۆ بۆ خۆت هیچ کێشەی ڕێخستنەتە بوو ڕاستاڵێن دکتۆر پەیوەندی لەگەڵ مجاهیدین هەبووە شتیوا هەیە من نا هیچ پەیوەندێکی ژێربەژێریش نەبووە بەڵێ جا من چۆن ئینسانێکی نەتەوەیی بەڵێ ئینسانێکە بێچکە کوردایەتی بە قەولی شێت دکتۆر قاسملوو وتی ئەوانە توودەین بیری توودەیستی لەو حیزبە ئەبێ بنە بڕ بکەین تۆ تماشای خۆت مەکە تۆ کوردایەتیەکەی بە منی وت کەسێک کە کوردایەتی کا چۆن دەبێتە مجاهید چۆن پەیوەندی لەگەڵ مجاهید ئاگرێ تەنها ئەوا گەر من گەیشتوێتم بە ئەندامێکی مجاهید یا ڕێبەرایەتی یا ئەندامێ وەکو ئینسانێ بەرەو ڕووی بووە فەرق ناکە من بۆ من هیچ مەزهەبێ مهم نییە هیچ نەتەوەی مهم نییە لەگەڵ مەسعودی ڕەجەوی و مریەموانە هیچ قەتم نەدیوە دکتۆر ئەی کێشەی تۆ لەگەڵ کاک مستەفا هیچی چی بوو ینی بۆچی من ئەو کێشەی هەبووە تۆ کێشەتە بووە لەسەر چی بوو ینی ئەم لەم شاخ و کێوە و لە ئاوارەی لەو دی و لەم لاو لەو لاو ئەم کێشانە بۆچی هەر بەردەوام بوو بە شێوەی جۆراوجۆر هەر هەبووە نە من کێشەیەکی بەو شۆرم لەگەڵ کاک مستەفا نەبووە کاک مستەفا وەکو هەموو کوردێک بەداخەوە وەکو ئەکسەریەتی کوردی سیاسەتوانیا ئەوانەی کە حیزبایەتیەکەن پێی خۆش نەبوو کەسێ لە خۆی زاناتر یا لە خۆی بەناوبانگتر لە دەوری بەری هەبێ مەبادا ڕۆژی ڕۆژگارێ پۆستەکە ئیشغال بکە هەر لەبەرەوە هێشتا لە کۆیە بووین بە برادێکم بە ناو کاوێ بارامی خەڵکی هەورامانە پەیامی بۆ من دابوو با دکتۆر خەلیقی بڕۆتە دەرەوەی ساحات کا پیر بووە ماندوو بووە حەزی ناکرد بمێنمەوە ممکنە ڕۆژێ لە ئینتخابات هەبی بمەوە مەسەلەن ئەو تایبەتمەندیە کە لە ناو ئەکسەری ڕێبەرایەتی کووردا هەیە دەنا من لەگەڵ کاک مستەفا هیچ کێشەیەکم نەبووە تەنها پلۆنۆمی دوای شەید بوونی دکتۆر شەرەفکەندی کێشەیەک لە ناو پلۆنۆما لە ساز بوو بڕێ سوکایەتیان بە من کرد ئەو هیچی نەوت لەوە بڕێ قاڵس بووم چوومە گژیان هەفتێ ئەی دکتۆر لە شوێنێکە باسیەوەکەی کاڵەی ئەڵێ بێسەر و بەرەی هەبوو لە خەرشکردنی پارەی حیزبە مەبەستە چییە گەندەڵی هەبوو مەبەستمەوەی ئەوانەی کە کاری تەدارکاتیانە کرد یا کاری تشکیلاتیانە کرد خەرجیانە کرد بۆ ئەچوون کەسانیانە دی یا ئەچوونە پارەیان خەرجە کرد مەسەلەن زیادی حیسابیانە کرد لە حیزب وەریانە کرد درۆیانە کرد بوو ئەشخاسی بۆ دۆ بوو چەند کەسێکی چیان چوو نەمان ئەو شتە لە هەموو شوێنێکە هەیە تۆ ئەبێ مدیریەتت هەبێ بتوانی کنترۆڵیکەی ئەو کنترۆڵە بە معنای واقعی کەم بوو لەبەرەوە ئەشخاسێک پیا بوو سەریان هەڵدا لە ماڵی حیزب سوء استیفادەیانە کرد خراپ ئەوەیانە مەسەل فەرزکە 10 دیناریان خەرجە کرد 50 دیناریان حیسابە کرد حیزب سەروەت و سامانی زۆر بوو
سەروەت و سامانی هەرا و پارە بوو کە لە پاریسی هەیبوو ئەوە بوو کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە پیانەدا ماڵێکیشی لەوێ هەبوو لە پاریسا هەموو ئەوانش بە ناوی دکتۆر قاسملووە بوو کە وەسیەتی کردووە حتا قەڵەمەکەی گیرفانیشم هی حیزبە سبێنێ شتەکە نەبێ هەر بۆیە وەختی دکتۆر شەهید بوو حکوومەتی پاریس وەختێک کەسێکە مرێ 80% سەروەتی ئەو کەسە حکوومەتێ بە پێ قانون دکتۆر شەرەفکەندی چوو زەحمەتی کێشا کردمان ناو فۆرۆنینگێکە و کردمان ناو تەشکیلاتێکی فەرهەنگیەوە کە بوو بە 40% ماڵیاتەکەی برد یعنی ئەو پارەی حکوومەتی فەڕەنسا 40% سەروەت و سامانی حیزبی بردووە 80%ە ئەگەر هەر بەناو دکتۆرە بوومایە ئاخری فەرانسوا میتران یادی بەخێر کۆمەکی کردو هەم خانمەکەی هەم خۆی کردویان بە ناوی فۆرێنینگێکە و بە ناوی بنکەیەکی فەرهەنگیەوە کە بتوانێت هەشتاکە بێتە 40 ئەو هەروەینەکەی کەیسەکەی دکتۆر قاسملوو 300,000 فەرانکی خوارد ئەو 40% فەرانسە بردی یعنی لە واقع زەخیرەی حیزبی دموکرات هەڵتەکیە سەردەمێک شتیوە بازەکرا کە گوایە سەروەتەکە هەمووی بۆ نەسرین خانم ماوەتەوە هیچی بۆ نەماوە نەسرین خانم حیزب حقوقی پێدا ئەگەر حیزب پارەی پێ نەدای نانی نەبوو بیخوا نه هیچی نەبوو نەسرین خانم وەختی دکتۆر قاسملوو نووسی بووی نسخەیەکی لە مەکتەبی سیاسیا بوو نسخەیەکیشی لای حکوومەتی فەڕەنسا و لە دەفتەری پاریسا بوو ئەنووسێ قەڵەمەکەی گیرفانی ڕەحمانی قاسملووی حیزبی دموکرات هەتا هەندێک جار بۆچی ناڕازی بووی لەوەی کاک حەسەنی شەرەفی ببێ بە جێگری سکرتێری حیزب و ئادویز مامۆستا عەبدوڵڵای حەسەن زادە ببێ ئاخر فەرقەکەشتی شخصی حەسەنی شەرەفی ئەخلاقەن کەسێ بوو حەزی ناکرد دڵی کەس بێشێنێ توش کە کاری ئیجراییەکەی جاری وا هەیە بە نەفعی من نییە دڵمێشێ ئەویش ناتوانێت هەم من ڕابگرێ هەم مخالفەکەی منیش ڕابگرێ کابوو شیاوی ئەو پۆستە نەبوو بۆیە من دەگەم پێنەدا لەبەرەوە کە حەسەنی شەرەفی بەر لە ئینقلاب 7 ساڵ بەر لە ئینقلاب دۆستی من بوو هاتوچووی خانەوادەگی و بنەماڵەییمان بوو دە تەورێز و مەهابادە بەڵام هەر کەسێ بۆ شتێ باشە هەر کەسێ لە شوێنێ جێگای خۆی هەیە من بۆ فەرماندەی هێز نابووم لەبەرەوە تەقەم لە مریشکێکیش نەکردو بەڵام بۆ نووسینی وتار و ڕۆژنامەگەری و ئەوانە یا بۆ دەرسدانەوە وەکو مامۆستا جێگە هی من بوو حەسەن بۆ ئەو باش نەبوو مامۆستا بەناوبانگتر بوو ئۆتۆریتەیشی زیاتر بوو بەڵام نەیشی مامۆستا نەیکردوانە بوو مامۆستا نەیکرد دوای کردوان مامۆستا دەنگی بەخۆی نەدا بەڵام دوایی بەو قسانەی منەوە ئەو شەڕەکە لەگەڵ مناکرا من بوومە قوربانی مامۆستا بوو بۆ جێگەری کاک مستەفا ئەی کەسایەتیەکەیە شاوی حسێنی زۆر جار ناویە بەی بۆچی دژایەتی توێ کرد دوکتۆر تۆ پیاوێکی ئەڵێ هەر ئەهلی کتێب و قەڵەم و خوێنەواری و ئەمانە بووی یعنی بۆچی بێ دژایەتی کەسێکی وەکو تۆ بکرێ ئەو کاری ئەوە بوو هەر کەسێ لەگەڵ دام و دەستگای نزیک بە دەسەڵاتی حیزبیە کەمێ ڕەخنەگر بووایە کاری ئەوە بوو ئاژاوە گێڕی بکە هاندانی بەسەر کاک مستەفای هانەدا بۆەوە فلان کارکە فلان کارکە بۆیە لە بیرەوەریەکانە من نووسیمە مەغزی متەفەکێری کاک مستەفا شاو حسێنی ئەی دوکتۆر تۆ دەستەواژەی زۆر جوانی کوردی بەکارەهێنی وەکچی قەرەنۆکەری چییەوە؟ قەرەنۆکەری یعنی نۆکەری ڕەش و ڕەش بەڵێ بۆ نۆکەری ڕەش خراپە؟ نۆکەری ڕەش پارە وەرناگرێ هەر نۆکەریەکە ئاکا بۆ نۆکەری یعنی پارە زۆر ناگرێت کەواتە خەڵەکە بوون لە ناو حیزباکە لەو بابەتە لە هەموو شوێنێکە هەیە لە دوای شەهیدکردنی دکتۆر قاسملوو و شەهیدکردنی شەرەفکەندی و ئەوانە حکوومەتی ئێران هەوڵی گفتوگۆکردنی دایەوە جارێکی تر ئەڵێن براکەی جەنابەت لە سنەوە هاتووە و پەیامی ئێرانیەکانی پێبووە ئەوە لە کاتێکا دکتۆر شەرەفکەندی مابوو کاتە بەڵێ و دکتۆر شەرەفکەندی نەیدی بەڵێ 7 ڕۆژ لە لای من ماوەوە وتی من نایبینم با ئەوانە تەسەور نەکەن خوێنی دکتۆر قاسملوو هێشتا وشکە و نەبووە درۆکە بەڵێ نامەوێ بیبینم با
ڕۆژێکی 25 گەراوێژ بوو ڕۆژی لەدایکبوونی حیزب کە ڕۆژی شەهیدان بوو خاکە لێوە بوو پێم وایە من قسەمە کرد لەسەری ئەوانە کاکیشم هات لەو بنبنە و دانیشت دوایی کە کۆبوونەوە کە تەواو بوو لە پشت بینایەکەوە کاکمێتی لەگەڵ مامۆستا مەرحەبایی و ئەحواڵ پرسی کرد لەگەڵ کاکم و ئەوانە مامۆستا وتی کاکە حامە بە براکەی من وتی کاکە حامە تۆ ئارام و لەسرە خۆی وەرە با بتگۆڕینەوە کاکە حسێن بچێتەوە بۆ سنە و تۆ وەرە لای ئێمە دانیشەوتی نەنە هەر حسێن بۆ ئێوە باشە ئەنا کەس چاری ئێوە ناکە هەر حسێن بۆ ئێوە باشە ئەنا ئیترنێتی لەبەرەوە پەیامەکە لە حکوومەتەوە هاتوویە لە سوپای پازدار بۆ من هاتوو یادی بەخێر مەحموودی بروجردی زاوای خومێنی نووسی بووی نامەکەی لە جەڵدی سیایە پێم وایە جەڵدی سێ چاپم کردو نامەکەی من وەڵامەکەیم نووسیە وەڵامەکەیم بردە لای دکتۆر شەرەفکەندی وتم ئەم جوابم نووسیوەتەوە بوو خێزانیمیان گرت چوو بووە و خێزانم بەدزیە و لە سلێمانیە و چووەوە لێنە لە مەریوانە گرتیە ئەویش بێ ئەوە من پێبێژم ێژێ من پەیامی دکتۆر خەلیقین پێ بۆ ئۆستاد بروجردی ئەوانش تەلەفۆنەکەن لە بروجردی ئەژێ ڕاستەکە با بێت بەلای من حرمەتێکی زۆر و دووسێ شەو لە هۆتێلە لەگەڵ خوشکەکانی و لەگەڵ براکەی و دوایی بەنامەیەکی بۆ من نووسی و سری کتێبی ناردو و دیارە کتێبەکە نیان هێنا ئەو وەختە هەتا مەرزەی هێنێتەوە نەیهێشت بیکردن ئەسیریکە دکتۆریەکێ لەو شتانەی کە بازەکرێ ئەوەیە کە حیزبەکانی ڕۆژهەڵات چوونە ئۆردوگاوە یاخود چوونە شوێنێکی داخراوی لە باشووری کوردستانەوە لە قەندیلەوە دابەزن و ئەشنە کۆیە پێش ئەوە ئەتانەوێ مامجەلال و کاک مەسعودیش ببینن بۆ ئەوەی جێگەیەکی باشتان بۆ دیاری بکەن کە هەم ئێوە ڕازی بن من مەسئولی ئەو کارە بەڵێ چی مامجەلال چی پێوتی کاک مەسعودتان بینیە مامجەلال بەڵێ کوتی هەر شوێنێ ئێوە گەرەکتانە کوردستانی خۆتانە لە هەر شوێنێ دانیشتم دێ ئێمە چین قەڵاچوالان تۆ ئێرە چۆڵکەتی نەیەر دەستی کردە پێکەنین دوایی وتی بگەڕن لە شوێنێ پێیا بکەن هەر شوێنێ پێیاکەن ئێمە مناسب بوو ئەیدەین پێتان کە گەڕاینەوە کڵاشەکانی منیان برد بوو بانگ کرد مامە وەرە وتی چییە وتم ئەوانەی هانە خزمەتی تووا کڵاشی میێوانەکەتیان بردووە لە گیانی خۆت بترسە وتی کڵاشێکە بۆ کڕم کەوشێکە پێڵاوێکە بۆ کڕم وتم مامە مەسەلەی کڕین نییە مەسەلەی ئەوەیە پێڵاوی من کە هاتۆم بۆ لای تۆ پێڵاوەکەمیان دزیە یعنی ئەو کەسەکە هە لە لای تۆ جێی متمانە نییە گیانە تا لە خەتەرە دوایی کە چوینەوە سیارەیەکی سپای پاسدارانمان دی هاتوون بۆ کەلاکی شەڕی 8 ساڵە دەوتۆرە کۆی بکەنەوە ئەوانەمان ئەسیر کردو لە لای خۆمان بوو خەبەرمان بە مامەدا مامە جەبار فەرمانی نار لێمانی وەرگرتەوە بە زۆر یا بەخوایشی خۆی هەر زۆر بووی نەتتوانین لێدەیتەوە زۆر ئەوە نەبوو تفەنگە لەسەر ڕابکەن بەڵام وتی دەمانە بێ ئەی بینەوە تۆ ئەی زۆر ئەیچی تۆ بۆ خۆ دەوانت بینی بۆ خۆم لەوێ بووم بۆ خۆم کەسێ لەو یەکێ لەوانە بوو نەنەما بەسم ئەو ئێرانیەکانە بینی لە تو دانیشتم قسەم لەگەڵ کردن بەحسی سیاسیم لەگەڵ کردن حتا وتم ئێمە مافمان هەیە یەک دوو کوردی کرماشانی تیا بوو کابرا مامۆستای سیاسی عەقیدەتی سوپای پاسدارانی کرماشان بوو کورد بوو نەخێر فارس بوو بوو بە شەڕە قسەمان منیان ناویان قاسماغا چووە لایەن و دانیشتین و دەستمان کرد بە باسکردن و بە ئایەت و حەدیث و ئەوانە سەلەیەکم پیاگرت کابرا گیری کرد بە دەستمەوە ئەوان تریان و دێ بفەرم و جوابی قاسماغا بدەرەوە ئەویشەوی دەبێ ئیمام خومەینی جوابی قاسماغا بداتەوە قاسماغا لە سەتحی منان نییە لە پلەی منان نییە ناوی من قاسماغا بووە وەختە دوایی کە جەبار فەرمان هات بردیانیەوە لەبەر دەرگاکەوتی قاسماغا تۆ ئیسلام شناسێکی گەورەی بۆ لەگەڵ ئێمە تەماس ناگری با پەیوەندیمان هەبێ ویشتم هەمانە وتی چۆن وتم ئێ دەنگی گلولەی پێشمەرگە نابیسی ئەو هەموو تەقوڕەقە ئێوە پەیوەندیمان هەیە بەیەکەوێ
ئەی کاک مەسعودتان بینی ئەو جارە نەتان بینی نەچوونە لای ئەو باچوینە لە من چوون بۆ خۆم چوون بۆ لە چووی ئەو لەسەری ڕەش ئەو لەسەر داوای بێخمەمان کرد بەڵێ کاک مەسعود فەرمووی بێخمە جەماعەتێکی لێیە لە ئەندامانی حیزبی ئێمە لە کاتی خۆیان لە شەڕەشومەکەی ئێمە و دێمۆکراتە کەسیان لێ کوژراوە ئەترسم ئەوەتان پێ بدەن ڕێگاتان پێ بگرن تۆڵەتان لێ بسێنە و بتان کوژن من شەرمەزار بم سەبرم لێ بکەن هەتا ماڵیان بۆ دروستەکەمەوە پێشایان گوێزم بێخمە پێشکەشتان بەڵامی تر هەتا ئەو هانوهونە کرایمە قەڵای کۆمان کرد ئەنا من بۆ خۆم چوومە لای کاک مەسعود تۆ زیاتر لە چ کتێب نووسیوە وەڵام من کاتێکە لە دەرەوە بووم و کاتێکە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە تەبرێز و ئەوە بووم شتی زۆرم نووسی کتێبی زۆرم نووسی بڵاو بووەوە چەندێکی بڵاو بوو لە مەجلەی زانکۆی تەورێز و دوایە کتێب ئافرینش خێلقەت تێزی دکتۆراکەم بڵاو بووەوە ئەوانە و لە باشووریش هەندێک کتێبم چاپ کرد فەلسەفە بە زبانی ساکار و فەلسەفەی عیلمی و کتێبی وەرگێڕاوەکان و کۆمەڵناسی کوردەواری و ئەوانە چاپ و هاتمە ئێرەیچە 22 کتێبم نووسیوە تایست کە چواریانەوە لێرە لە خزمەت پێنجیان لە خزمەتی جەنابتان و تۆ ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان بوویت نەبوو بەڵام بەشداریمە کرد لە کۆنگرە بەڵێ یەک دووسێ جارێکیان لە بلژیکا دوو جار لە بلژیکا جارێکیش لێرە لە وێستۆرۆسا کۆنگەرە پێکات بەشداریم کردو و کۆنگەرەی نەتەوەی هێژمۆنی پێکاکای بەسەر ئازاڵە ناتوانێت خەڵکەکە کۆ بکاتەوە ئەگەر تۆ ڕێز لە خەڵک و لە بیر و ڕای کەسانی تر نەگریت و بەشداریان نەکەیت و ئەوە بکەیت و بتەوێ هێژمۆنی و دەسەڵاتی خۆت بەسەر ڕێکخراوێکە ئەوە بکەی ناتوانانی هەموو خەڵکی کوردستان و دژەبەرەکان جیا کۆ بکاتەوە ببێتە بنکەیەک بۆ بنکەیەکی نێتەوەی دکتۆر جا من سوپاسی جەناب دەکەم ئەم یەک دوو ڕۆژە ماندوومان کردی کە لەگەڵمان نابووی هیوادارم تەمەند درێژ بیت و هەر لە خزمەتی نەتەوەکە تابی داوای لێبوردن لە بینەران و بیسەرانەکەم ئەگەر شتێکم دەبیت چوو یا وشەیەکی خراپ هاتە دەما بە گەورەی خۆیان بەم پیرەمەردە بمبەخش خۆ دکتۆر تۆ گفتوگۆکانی بۆ قسانەوە خۆشە بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی پەنجەمۆری ئەم جارەمان کە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر حوسێنی خەلەقی بوو پێکەوە پرۆمێڵغی داهات و دەبینین کە لەگەڵ کەسایەتێکی دیکەیە و بەخواتان نەسپێرم خەڵکی کە خۆی بە تورکمان نەزانێ بەرنامەم کردووە ئەڵێ ئێمە چەلەبی ئاسن لەگەڵ کووردا بەرنامەکەین ئەڵێ ئێمە چەلەبی ئاسن هەواری ڕۆناچی کەمین کەس کە لە ئەولێر بە زمانی کوردی ئەو بۆواری دەکرد و مدیر و مەسئولی ئەو بۆوارە بوو باوکە بوو بۆچی دەرمانسازی هەڵبژات لەمە بە ڕەغبەتی خۆت بوو یاخود باوک تۆوانە حەزیانە کرد بووتە جوتیارمەوە پارتی بوو بووتە فەلاحەوە معنایەوە شوعی بوو مەجموعەیەکی زۆریان لە دوای حامیەکە برد وەکو حاجی باقی بوو لەگەڵ چەند کەسێکی تیا هەر بە زێنویەتی زیندە بە چاڵیان کردن ئێمە لاو سەفا خۆی دائم و توێتی قەت لەو بڕواینیم عەبدولکەریم قاسم شەڕ لەگەڵ ئێمە بکات